پورەی هەنگەکان چوون بۆ کوێ خۆیان حەشارداوە هەر یەک لە شوێنێ یەک بە نۆرە دێنە دەرەوە 1 2 3 4 5 ئەمە پورەی هەنگەکان چۆن بۆ کوێ خۆیان حەشارداوە هەر یەک لە شوێنێ یەک بە نۆرە دێنە دەرەوە 1 2 3 4 5 بەرەو سەرەوە دواتر خوارەوە زۆر بە خێرایی یان بە هێواشی بارە و چاو بەفرێن بۆ لای ڕاستە چن با ڕۆژیاری کردن بە شەویش نووسن ئەمە پورەی هەنگەکان چوون بۆ کوێ خۆیان حەشارداوە هەر یەک لە شوێنێ یەک بە نۆرە دێنە دەرەوە 1 2 3 4 5 بەرەو سەرەوە دواتر خوارەوە زۆر بە خێرایی